ئینسانەکان تۆیەکە لە کوردستانی تۆیەکە لە بەریتانیای تۆیەکە لە ناو بەحرای تۆیەسە لە باخیرەی تۆیەکە لە ناو تەیارەیت و بە ئاسمانەوەی تۆیەکە لە ئەمریکای تۆیەکە ناو ئەم مزگەوتە دانیشتووی خوای تەبارەک و تەعالا پێت ئەفەرمێ لە هەر کوێبی ئەبێ بمری لە هەر کوێبی تر ئەم لە هەر کوێبوونە جیاوازی نییە تۆ لە چ شارێکی لە چ وڵاتێکی لە چ مەنتیقەیەکی ئەمە بەڕاستی زەنگێکی زۆر گەورەیە بۆ ئێمەی موسڵمان بۆ ئێمەی سەرئەرز بۆ ئێمەی مرۆڤایەتی دەبێ بزانین ڕۆژێکە چینە شوێن ئەم برا بەڕێزە ئەم کوڕەی کە ئێستا لە ناو ئەم تابوتایە ئەگەر پێش ئەوەی لە ڕوحی دەربچێت و لە دنیا دەربچێ لێت بپرسی باە قەت ڕۆژێ لە ڕۆژان بیری لەوە نەکردوێتەوە دێتە ئەم شوێنە یان بە معنایەکی تر ئەم برا بەڕێزە دوو وێستگە لە وێستگەکانی ژیانی کۆتایی پێ هاورد ئێستا لە بەرەو وێستگەی سێهەمی دەڕوا ئێمە سێ وێستگەمان هەیە بۆ ژیان وێستگەی یەکەم ئەوەی کە دێیتە دنیایەوە دەژیت وێستگەی دووهەم مردنە وێستگەی سێهەمیش ئەوەیە کە جارێکی تر زیندوو دەکرێتەوە هەتا مایە نامریت ئەم برا بەڕێزە دوانی بەڕێ کرد یەک دانەی ماوە ئەویش هەستانەوەیە و کۆتایی بە مردنی ئەو برا عەزیزە دێت بۆیە زۆر گرنگە زۆر زەرورە برایانی بەڕێز خوا ئێستا ئێمە با سەیرێکی ژیانی خۆمان بکەین سەیرێکی ئەم پیاوە بکەین کە لەناو ئەم کوڕە گەنجە عەزیزە بکەین کە لەناو ئەم تابوتەیە حەچی سەروەت و سامانی دنیا هەیە بیدەن بە یەکێک وەک ئێمە بیدەن بە من بیدەن بە ئێوە ئەتوانی بۆ 5 دقە بچتە شوێنەکەی ئەم بێگومان کەس ناچێتە شوێنەکەی ئەم بەڵام دڵنیاییەکی تەواو 100% هەیە ئەبێ بە ڕێگاکەی ئەما بڕۆیت و یەقینێکی تەواو 100% هەیە ئەبێ وەکو ئەم دنیا بەجێ بێڵین و بڕۆین بەڵام گومانێکی زۆریشمان هەیە ئەوەی کە نازانین کە ئێمە چینە شوێنەکەی ئەم کابوو مادام تۆ دڵنیایی تەواوت هەیە دەبێ بمریت و گومانت هەیە نازانی کەی دەمری دەبێ هەموو ڕۆژێ ئامادەبی بۆ مردن دەبێ هەموو شەوێ کتابی خۆت و حیسابی خۆت لەگەڵ خۆت بکەی ئایا من بای ئەوەندە ژیانێکی باشم کرد ئەمڕۆ خوای تەبارەک و تەعالا لە خۆم ڕازی بکەم ئەو خوایەی کە بەو هەموو عەزەمەت و گەورەیەی خۆیەوە فەرمێوە نەحن ئەقرەب ئیلەیه من حەبل الوەرید لەو شادەمارەی کە لەناو لاشەی ئێمایە لێمان نزیکترە خوایە کە دروستی کردووی هێناوی تێتە بوون مەلایکەی چاودێری لەسەر شانەکانت داناوە ئەو هەموو جوانیە و ئەو هەموو جسمە جوانەی پێداویت ئەوەی کە ئاواتت بووە بگەیتە بەریتانیا گەیشتووی ئەوەی کە ئاواتت بووە خەونت بووە هاتوویت ئایا ئێستا ئێمە توانیومانە شەوانە دانیشین یان هەفتانە دانیشین یان ساڵانە دانیشین ساتێک دانیشتین بین لەوە بکەین و ڕۆژ ئێمە چینەم شوێنە قەت بیرمان لەوە کردوتەوە ڕۆژێک ئێمە ئەمە شوێنمان ئەبێ وەڵی هەر کەس تۆزێک ساتێک دانا بۆ مردنی خۆی ساتێک دانا بۆ ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان چۆن ئەم پیاوە عەزیزە چۆ ئەم شوێنە ئاوا منیش ئەچم تۆیش ئەچی هەر کەسێکی تر ئەچێ بەڕاستی ڕاچەڵەکانێکی گەورە دێنێ بەلاشەتە بەتایبەت بۆ گەنجانەمان گەنجە عەزیز و خۆشەویستانەمان کەوان لەم وڵاتەن ئەزانی برای عەزیزەکەم هەر کەسێک لەم گەنجانە ئەمانە لەم وڵاتە هیچ کەسێکیان نییە ئەوەی هەیەە بەس خوایە ئێمەش وەختی خۆی وەکو ئەمان بووین بەڵام ڕەنگە لە کاتی خۆیان کەسێک نەوی بێدەستگروی ئێمە بکە بەس ئێستا ئێمە هیلبانێڵین ئەمانە بفەوتێن چونکە کەسێکی ئاوها لە تەمەنێکی زۆر گەنجی 17-18 ساڵیە ئەمە ئەندە ئەیج بووە ئەمە وەکە کاک سەید بزانێت چ مەعاناتێک هەر بەدەست وەرگرتنی جەنازەکەی بەدەست وەرگرتنی ینی هێنانەوەی بۆی ئێستا نوێژی لەسەرکەین چ مەعاناتێکمان بووە ئەم پیاوە لەم ناوە بێت ئاساییە بەزەمە لە گڵاسگۆ بووە بەو هەموو دووری ئەم پیاوە چۆ بۆ ئەوێ چەندین جار من بینیومە مکالەمەی کردووە کۆبوونەوەی کردووە لەگەڵ سۆشیال سێرڤیسە بۆی جەنازەکە بدەن چکەمە مناڵە بە قانونی ئەم وڵاتە تەمەنی خوار 18 ساڵە ئەو هەموو عەزیەت و مەینەت و ناڕەحەتیەی تاوەکو بەس جەنازەکەمان وەرگردووەتەوە خوای پەروەردگار بۆ خاتری اسمی عەزەمی خێری ئەم برا عەزیزەمان بنووسێت کە بەڕاستی جوندیەکی ئازای خۆبەخشانەیە کە لە خزمەتی تەواوی ڕەوەندی کوردیایە ئەوجا کاری یاسایی و قانونیەکانیشی جەنابی برای گەورەمان کاک حاجی عەدنان خەریک بۆ لەگەڵێ تاوەکو گەشتۆتە ئەم حاڵەتەی ئێستا و دوایی بینێرینەوە بۆ کوردستان و دواتریش بە شۆردنەوەی کاک شەموز و کاک حاجی عوسمان و خەڵکانێکی تر یعنی ئەمەی کە من باسی ئەەکەم ئەمانە پێویستیان بۆی دەستیان بگیرێ ئەمانە نابێت بیر لەوە بکەنەوە کە کەسیان نییە نابێت بیر لەوە بکەنەوە کە بێکەسن نابێت بیر لەوە بکەنەوە کە کەس نییە یارمەتیان بە کەس نییە هاوکاریان بکە کەس نییە لەم حاڵەتانەی کە ئەم کەس نییە و ئەم حاڵەتانیان بۆ دروست ئەبێ جاری وا هەیە ینی دەستێ چێتە لاشەی خۆی
دەسێچێت لە لاشەی خۆی بکوژێ ئەزانن بەوە یعنی ئێمە من باسی تایتڵ ناکەم لەم ماوەی ئەم دە ڕۆژەی پێشووە ئێمە 5 جەنازەمان وەرگرۆتەوە دوانی خۆی کوشتووە چۆن دڵت دێ چۆن جورئەتەکەی دەست بچێتە کاکە ئەوە یەکەم حەقێکی گەورەی خوایە بەسەرتەوە دووهەم حەقێکی گەورەی دایک و باوکتە بەسەرتەوە سێهەم حەقێکی گەورەی وڵات و نیشتیمان و خەڵکەکەی خۆتە بەسەرتەوە وەڵڵی ئەمە زۆر بە ئازارە زۆر ناڕەحەتە زۆر قورسە لەسەر دڵ چۆنە بێ ئینسان بۆ حاڵەتێکی مادەی دنیایی بۆ حاڵەتی زەوق و شۆقێکی دنیایی وا لە خۆی بکاکە ژیانی خۆی بفەوتێنێ وا لە ژیانی خۆی بکە کە بچێتە حاڵەتێکەوە کە دەستی بچێتە لە لاشەی خۆی تۆ زانیت ئەگەر ئینسانی خۆی تەبارەک و تەعالا بەکردەوەی خۆیان لەگەڵیان نەکا بەس بەهشت و جەهەنەم ئەزانی چییە دنیا ئەزانی چییە دنیایەکی 60-70 ساڵ لەڵەن وەختی خۆی کابرایەک ژنێ بەسەر جەنازەیەک بوو ئەگریا زۆر ئەگریا زۆر هاواری دەکرد وتیان بۆ ئەگریت وتی وەڵی مناڵەکەم گەنج بوو خەڵک وەختی 950 ساڵ ژیاوە وتی من پێغەمبەر نوح علی نبینا علیه الصلاة والسلام وتی مناڵی من زۆر بەگەنجی بوو تەنها 450 ساڵ تەمەنی بوو کورە وتی ڕۆژێ دێک خەڵکێک هەیە درێژترین تەمەنی ناگاتە 100 ساڵ کاژنەکە پێکەنی وتی باشە ئەم 100 ساڵە چەنی خەوێ چەنی ئەژی چەنی خۆشیە بینێ چەنی گەنجیە چەنی پیریە چەنی چییە چۆن یعنی عەقڵی تەسەووری ناکرد زمانی بێتە پێشەوە 100 ساڵ بژی ئێمە 17 ساڵ ژیاوە یعنی 17 ساڵ دەوسە تۆ یعنی بیر لە ژیانی خۆت کەرەوە کە مردی فەلسەفەی مردن نەزانی چییە هەر کە مردی ئیتر نامری ئەمە ئیتر نامرێ هەتایە نامرێ بۆ لەبەرەوەی ئینسان کە زیندووە بێتەوە مردن لە شێوەی بەرانێکە چێتە جەهەنەم و ئەچێتە ئەیبەنە جەهەنەم و ئەیبەنە بەهەشتیش لە بەهەشت لە جەهەنەما دەڵێ ئەمە زانی چێ لەن بەرانە نا ئەمە بەران نییە ئەمە مردنە ئەوە سەرمان بڕی کۆتایی بە مردن هات جەهەنەم زانی چییە يعني لو وصف سير كأخ إنسان أوقد النار 1000 سنة حتى أحمرت ثم أوقد عليها 1000 سنة حتى أبيضت ثم أوقد عليها 1000 سنة حتى أسودت فيه سوداء مظلمة 1000 دانە ساڵ جەهەنەم گەرم کراوەتەوە کوسوور بۆتەوە 1000 ساڵی تر گەرم کراوەتە سپی بۆتەوە 1000 ساڵی تر گەرم کراوە تاوەکو ڕەش بۆتەوە بەڵام ڕەشێکی چی زۆر ترسناک زۆر خەتەر ئەزانی خۆراکی بەهەشت جەهەنەم چییە الناس والحجارة قصيري آية كان كخو مقسم منيا يعني إنسان يبزاني أما بشي جهنميتي كأول بردم يا سري أبرنو كوتاي بيدي خوي يورا بنا من باتو لي أم بردو عزيزة ما نهموش ما لو جهنم دور خاتوا بهمان شيء وبهشتيش إنسان كشو بهشت حتى لبهشت مينيتوا يعني شون بيك تمنيكي كاتي كمي دنيا تۆ بۆ بەهەشتێکی هەتایی بیدۆڕێنی بۆیە زۆر زەرورە برایانی عەزیزم بەڕاستی زۆر زەرورە ساتێک دانیشین بیر لە تەمەنی خۆمان بکەینەوە ساتێک دانیشین بیر لە ژیانی خۆمان بکەینەوە ئایا ئەم ژیانەی ئەم دنیای ئێمە تایە ئەژین ئەوە ئەهێنەی ئێمە بەم شێوازە لە حاڵەتی خۆمان بکەین و ژیانی خۆمان بکەین ئایا ئەم جۆرە برا عەزیزانەی کەوا وەفاتەکەن پێویستێکی پێ دەبێت یعنی زۆر زەرورە بەدەمیەوە بچی من یەک نمونەیەکم جارێ بینی زۆر بەلامەوە مهم بوو دەڵێ کاتێکە ئەم کەسێک هەر کەسێک هەلەم گەنجانە کە دێن کاتێ دی هەر کەسێک دێ داوای یارمەتی لە تۆکە پێش تۆ داوای یارمەتی لە خوا کردووە خوای تەبارەک و تەعالا لە ڕێگەی مەلایکەتەوە ئامانەتی داوە بەدەست تۆوە هاتووە بۆ لای تۆ تا خوا ناردێتی بۆ لای تۆ بۆیە پێویستی بە یارمەتی تۆ یارمەتی بدا دەستی بگرا ڕێزی لێ بگرا هاوکاری بکە فۆرمێکی هەیە بۆی پڕکەرەوە شوێنێکی هەیە بۆی بچۆ تەرجەمەیەکی هەیە بۆی بکە ئەمە ئامانەتی خوایە هاتووە بۆ لای تۆ خوا ناردێتی تۆش ڕێز لە ئامانەتەکە بگرە بۆیە من زۆر جارم قسەی ئەەکەم لەناو خۆشمانە ئەم قسەی ئەەکەین لەناو ئەو بەڕێزانەی کە بێکەوە کارەکەین لە کۆمەڵی کوردی بەریتانیا دەڵێن حتا ئەتوانی کەسێکە هات بۆلات بە هەموو شێوەی یارمەتی بە چونکە یارمەتی تۆ جاری وا هەیە بۆ کەسە بێتە ڕێی ڕۆشنایی بۆی یەکەم شت کە زۆر گرنگە یارمەتی بۆی کە بهێنە بۆ مزگەوت والله ئینسان هەر ناڕەحەتێکی هەبێ هەر موسیبەتێکی هەبێ هەر کێشەیەکی هەبێ هەر بێکەسیەکی هەبێ هەر چیەکی هەبێت بێتە مزگەوت هەموو کەسێکە بۆی مزگەوت هەموو ژیانە بۆی مزگەوت یعنی ئەبێتە جێی باوکی بێتە جێی دایکی بێتە جێی کەسوکاری بۆیە داوا ئەکەم نرخی کەس مردن و
بە تایبەت کەسی یەکەم مردن بڕۆ لەو کەسانە بپرسە کە کەسی یەکەمیان مردووە، بڕۆ لەوانە بپرسە کە مناڵیان مردووە، بڕۆ لەوانە بپرسە کە خوشک و برایان مردووە. ئازاری مردن زۆر قورسە، مەگەر خوای تەبارەک و تەعالە خۆی ئایا بکا بە دەروونتە لەو ئازارە کەم بێتەوە بۆت. بۆیە ئەم برا عەزیزەمان ویستە قسەیەکم بیت دەڵێ باوکی هەتووشی شۆک بۆ بە مردنی کوڕەکەی، کوڕێکی گەنج خاوەنی خولیا و تەمەن و ئاواتێکی زۆر، ئێستا بە تەرمەکەی بۆ ئەڕواتەوە بۆ کوردستان. بۆیە ئەمە بابێتە دەرسێ بۆمان. ئێمە دیۆ کە ئەم کاتە لە هەمان شوێن نوێژمان لەسەر جەنازەی گەنجێکی تری ئاوا کرد، تەمەنی ئەوی نزیکی 21 ساڵ بوو. ئەمڕۆژ نوێژمان لەسەر ئەم برا عەزیزە کرد، 2 ڕۆژی تر نوێژ لەسەر کەسێکی تری شەکەین، هەموویشی هەر گەنج. بۆیە دەبێت برایانی عەزیزم وەڵڵاهی زۆر متەئەسیرم بەمانە، من زۆر بە ئازارم بۆ ئەمانە با بە بێکەس نەمێننەوە، چونکە بێکەسی ئەمانە تەئسیرێکی زۆرە کات. یعنی ئەمە وەکووت ینی زۆر پێی ناڕەحەتین ئێمە. چۆنە بێ کەسێک لە بێکەسیە یعنی دەستی بچێتە خۆی، چۆنە بێ کەسێک لە بێکەسیە کۆتایی بە خۆی بێنێ. بۆیە بایمە ببین بە کەسی یەکتر، هەمومان بە یەکەوە جوانین. جوانی ئێمە ئەوەیە کە بە یەکەوە بین، ئەوەیە کە یارمەتی یەکتری بین، دەستی یەکتری بگرین، هاوکاری یەکتری بکەین، ڕێز یەکتری بگرین، واز لەوە بێنین لە یەکتری شکاندنەوە، لە دوورکەوتنەوە لە یەکتری. کورد کورد باشترین قەومە لە بینی خۆمانە. هەموو قەومێک خراپەی تایە، هەموو کەسێک بخراپەی تایە. ئەو کەسەی کە دەرمان خۆرە، ئەو کەسەی کە مەشروب خۆرە، ئەو کەسەی کە زینای کردووە، بچۆ یارمەتی ئەوە بە، نەک دووری خەیتەوە بڵێ ئێمە چی ئێمە نا کاکە مزگەوت شوێنی ئەوانە، شوێنی ئێمە نیە، ئێمە تازە فێر بووین و دینی خۆمانمان گرتووە و دینی خۆمان بۆ کەس نادۆڕێنین، بەس ئەو دۆڕاندوویەتی بڕۆ دەستی بڕێ بیتێرە بۆ مزگەوت، بعد گەڵفرێندیشی هەبێ هەبیتێرە بۆ مزگەوت، شەو چڕۆ لەبەر گەڵفرێندەکەت بە زۆرە بۆ مزگەوت نوێژیش بکە. لەبەر چی منم قسە ئەەکەم؟ چونکە ڕۆژێ دێواز لە گەڵفرێندەکەی بێرە لەبەر ئەو خوای کە سەرخاتە سوجدەکە بۆی. ئەمەمانە بیستووە التائب من الذنب كمن لا ذنب له. هەر کەسێک تەوبە لە گوناهێ بکات نەچێتەوە سەری وەکو وایە گوناهەکەی نەکردبێ. بۆیە هەرچیەکیان کردووە، هەر کەسێک ئەبینی خراپترین کەسکەیە لەسەر ئەرزا لە ڕەحمی خوای پەروەردگارە وەکو قەترەیەک نییە، قەترە. کەف گوناهت بەقەدەر کەفی دەریاکان بێ لە فەرمودەکانە هاتووە، لە بەرامبەر ڕەحمی خوای پەروەردگار هیچ نییە، هیچ نییە، حەسابی وە ناکرێت. يعني خواهي قراسك شن ببزية برامبر بعبدكان يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. خواهي قربان ما نكابتي يا عبادي أي عبدكم أو كسان أو عبدانم كوا باسي أوانا ناكا كلام زقوتن ناڵێ ئەوانەی کە لەناو مزگەوتن، ئەو کەسانی یا عیبادی، ئەو کەسانەی کەوا گوناهێکی زۆر لەسەر دڵتان کۆبووەتەوە. الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله. بێبەش مەبە لە ڕەحمەتی خوای پەروەردگار. خوای پەروەردگار خۆی پێتە فەرمێ بێبەش مەبە لە ڕەحمەتی خوای پەروەردگار. ئەی کۆتایی ئاەتەکە چییە؟ إن الله يغفر الذنوب جميعا. کە دەڵێ ذنوب جميعا نەیوتوە ئەمەیان نە و ئەوەیان و ئەوەیان نە ئەمەیان. خوا لە هەموو گوناهی خۆشەوێ بۆ مەرجێ نەچیتەوە سەریتەوە بۆ یەکی لە ئامینی لەسەر بکەیت. بۆیە داوای ئەوەتان لێکم برا عەزیزەکانم، هەر کەسێکتان بینی لە هەر ڕەفتارێکی ناشرینە تۆ بچۆ بۆ لای ئەوەیان بۆ تۆ گرنگە. کەسێک بێریتەوە بۆ مزگەوت هەرچی چاکەیەک ئەکا چاکەکانی بۆ تۆش ئەنووسرێت. خوای تەبارەک و تەعالا بۆ خاتری ئیسمی عەزەمی، بۆ خاتری ناوە جوانەکانی یا الله یا ڕەحمان و یا ڕەحیم لە گوناهی ئەم برا عەزیزەمان خۆش بە. خوایە گەن لە گوناهی ئەم برا بەڕێزەمان خۆش بە. خوایە گەن لە گوناهی ئەم برا بەڕێزەمان خۆش بە. خوایە بۆ خاتری ناوە پیرۆزەکانت بیخەرە بەر شەفاعەتی خۆت، بیخەرە بەر ڕەحمی خۆت، بیخەرە بەر میهرەبانی خۆت، بیخەرە بەر سۆزی خۆت، بیخەرە بەر بەخشندەی خۆت یا الله یا ڕەحمان و یا ڕەحیم. خوایە بۆ خاتری ناوە جوانەکانت لە گوناهی ئێمەش خۆش بە. عاقبەتمان خەیر کە لە گوناهمان خۆش بە. خوایە